کادیرێکی پێشکەوتووی کۆمەڵی دادگەری کۆچی دوایی کرد کە سوکار و هاوڕێیانیشی شایەتی لێبڕان و دڵسۆزی لە کاروانی ئیسلامی کوردستاندا بۆ دەدەن. خاتوو ئەمینە حاجی فەرەج ئەندامی ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە سلێمانی شەوی سێشەممە لەسەر چوارشەممە لە کاتی بەجێهێنانی فەریزەی حەج لە عەرەبستانی سعودیا کۆچی دوایی کرد. نەوەیەکۆی ناسم تێکەڵین بەبێدا بڕان هەموو سیفەتێکی جوانی هەبووە، کادێرێکی لێ هاتوو بووە، کەسێکی دڵسۆز بووە، کەسێکی خەمخۆر بووە، کەسێکی چالاک بووە، لە هەموو ڕوانگەکانەوە دایک بوو بە ئێمە خوشک بوو، کە سوکار و هەموو شتێ بوو، دڵسۆز بوو، کەسێکی زۆر خۆنەویست بوو، کەسێکی زۆر تەواضوعانە بوو، جا حەچی سیفەتی چاکێتیای بوو کۆ بوویان داخۆ خەفەتێکی زۆری بۆ ئێمە بەجێهێڵاوە، خاصەتەن بۆ ئێمە کە ڕفیقێکی زۆر، کەسێکی دڵسۆز، کەسێکی خەمخۆر، کەسێک بوو ئێمە دائیمەن ڕاوێژمان پێکرد. دیارە مردینەم خوشکە ئازیز و خۆشەویستەمان کاریگەرێکی گەورەی زۆر دروستکردنا هەمووانمان بەڕاستی خوشکێکی خەمخۆر دڵسۆز بۆ هاوکاری مناڵانی بێباوک، بۆ هاوکاری ماڵەکە دەرامەتەکان، بۆ بەدەمەچوونی لە هەمووی کێشە و گرفتەکان. ئەوەندە ئێمە دادامینەمە ناسیبێ لە ساڵەکانی نەوەتەوە هەر لەم سەحوای ئیسلامی خزمەتی کردووە لە ڕێکخراوی خوشکانە ڕۆڵێکی کاریگەری هەبووە، هەمیشە کادرێکی لێهاتوو سەرکەوتوو دامەزرابووە، هەمیشە دەم بە خەندە بووە لە گەورەتی ناڕەحەتەکانی ژیانی خوا کاتی ئێمە بینی یەکسەر زەردەخەنێکی بۆ کردین و ئەی گوێمە دەنێ کار بکەنی و خەباتکەن خزمەت بەدینکەن بۆکو خوای گەورە خۆی ئەم دینەی خۆی سەرخا. خاتوو ئەمینە هاوسەری کۆچ کرد و دکتۆر جەلال دانساز بوو کە خۆی و هاوسەرەکەی لە ساڵانی 90ەکانەوە دڵسۆزانە و ماندوونە ناسانە لە ناو کاروانی ئیسلامی کوردستاندا بوون و خزمەتیان بە دین و ژینی خەڵک کردووە. ئامینە خان کەسێک بوو دیندار بوو، تایسامە حوتەمین جارێکە سەفەری عەمرەیەکات، ئەم جارەیان بە نیەتیەوەی کە بتوانێت حەج بەجێبێنێ بە ڤیزەی ساڵانە ڕۆشت بوو. ئێمە تەبیعی لە دووهەم ڕۆژۆ لە عارفەوە لە تقریبن سعاتی 11ەوە ئێمە هیچ هەواڵێکمان لێی نەما بە حکمەوەی تەلەفۆنەکەی جوابی نەبوو. ئەخیر جار یەک کەس جوابێکی یاینەوە على ساز دۆزی بێتیەوە، بەڵام تر لەوانەیە لەو شوێنە بوو بێ لە خەسەخانە بوو بێ کابرایەک بەو شێوەیە جوابی ئێمەیەوە، ئیتر لە هیچ شوێنە سۆراغی نەبوو هەتاکو ئەم شەوی ڕابردوو کە کاتە 18 مانگ لە دوای بانگی شەو من هەم لە بە حکمی ناسرینی یەک برادەر کاک محەممەد مەجید بە پۆست بۆی ناردین کڵێشەیەک بوو کە هەژنۆ ناوبوون لەو حاجیانی وفاتیان کردبوو، هەشتم ناو ئامینەی خوشکم بوو. بە هەمان شێوە ئەو کەسوکاریشمان کە لەوێ کاکە حسێن موسۆرانی کوڕی خێزانی کاکە حسێن ئەوانشە سەفەری حەجیان کردو، ئەوانیان تەبلیغ کردبوو لەوێ کە وفاتی کردووە و لەوێ لە میرخانی. خاتوو ئەمینە و هاوسەری کۆچ کردووی نەک تەنیا بە هەوڵ و ماندوو بوون، بەڵکو بە ماڵ و سامانیش لە خزمەت کاروانی ئیسلامی و بانگەوازی دینداری کوردستاندا بوون و پشتیوان و کۆمەکی کاری ڕێکخرا و دامەزراوە ئیسلامی و پەروەردەیەکان بوون. هەر بۆیە کە سوکار و هاوکاروانەکانی خاتوو ئەمینە ومێدەوارن ڕووداوی مردنەکەی لە خاکی پیرۆزی مەککە و بە 2 ڕۆژ دوای ئەوەی بووەتە حاجی ئاماژە بێت بۆ ئەوەی عاقیبەتی خێر بووە و بە ئیمانداری گەڕاوەتەوە لای پەروەردگاری.